هونەرمەندەکان کەرەستەکانی وێنەکێشیانیان هێناوە بۆ ئێرە و هەر یەکە و بە فڵچە و بۆیە ڕەنگاڵەیەکانیانەوە وێنە لەسەر ئەو دیوارە کۆنکرێتیە پیس و پۆخەڵە دەکێشن. ئێمە خوازیاری گۆڕانکارین بەرەو باشتر نەوەک خراپتر. ئەو شتانەی کە تاریک بوون، ئەو ئەقلیتانەی کە تاریک بین بوون ڕووناکیان دەکەینەوە. بەڵگەکانیشمان ئەو تابلۆیانن کە ئێوە دەیبینن. ئێمە نەهاتوونێتە دەرەوە بۆ کاری تێکدەرانە. ئێمە هیچ کارێک ناکەین زیان بە نیشتیمانەکەمان بگەێنێت. بەڵکو بە پێچەوانەوە ئێمە چەندین هەڵمەتمان ساز کردووە و لە هەمویان گرنگتر گەڕانەوەی ڕنگ و خۆشیەکانە بۆ ئەم تونێلە و بۆ تەواوی خەڵکی عێراق بە پشتیوانی خوا. خۆپیشاندەرە عێراقی ناڕازیەکان کە دژی حکومەت خۆپیشاندانیان ساز کردووە زۆربەی هەرە زۆریان گەنجن و خانمانێکی زۆریش بەشداریان کردووە لەم خۆپیشاندانەدا. هونەرمەندەکانیش هاتوون بۆ وێنەکێشانی ڕوانین و بۆچوونەکانی خۆیان بۆ ئایندەیەکی گەشاوەتر. فاتیمە خانمێکی هونەرمەندە و سەرپەرشتیە هونەرمەندانی دیکە دەکات بۆ سازکردنی تابلۆ دیواربەندەکان لێرە. ئەوان ئەم دیوارە یەکڕەنگیان کردو بە گۆڕەپانێکی ناڕەزایی سەرەکی لە گۆڕەپانی تەحریردا و کردویانە بە پیشانگایەکی هونەری شۆڕژگێرانە. ئێمە چەندین هونەرمەندین بەڵام شوێنێک شک نابین بۆ ئەوەی هونەرەکەی خۆمانی تێدا نمایش بکەین. بەڵام گۆڕەپانی تەحریرمان بەکارهێناوە بۆ ئەوەی بە تەواوەتی بیکەین بە گۆڕەپانی شۆڕشی هونەر و شۆڕشی نیشتیمان. لە نێوان کارە هونەرەکاندا ڕوانگەیەکی جەنگی جیهانی دووەم ڕەنگی داوەتەوە وەک ئایکۆنێکی بزوتنەوەی فێمینیستی ژنان ڕۆزی زەڕیڤێتر کە ئاڵایەکی عێراقی لەسەر ڕوومەتی دروست کراوە و لەلایەن نووسراوە خانمانی ئێمە ئاوەهان. لە کاتێکدا لە سەدا 60 ئەو 40 ملیۆنی کە لە عێراقدا دەژین تەمەنیان لە خوار 25 ساڵەوەیە بەڵام هێشتا هەر وڵاتێکی نەریت پارێزە. ئەوە ماوەی 16 ساڵە من دێم بۆ ئێرە لەم ناوە دەوام دەکەم ڕۆژانە دێم و ئەڕۆم بەڵام هەرگیز پاک و خاوێنی ئاوەهام نەبینیوە لێرە. پێشتر دیوارەکان زۆر پیس و پۆخەڵ بوون. ئەمە شتێکە من گۆڕانکاری دەبینم گۆڕانکاریێکی جوان. هەرچەند بەغدا بە بەراورد بە شارەکانی دیکەی باشوور کراوەترن و باشووری عێراق پتر خێڵەشین کە بە دەگمەن خانمان دەبینیت لەگەڵ پیاوانی دیکەی دەرەوەی بازنەی خزمایەتی و خێزاندا لە پەیوەندی دابن. بەڵام لە پایتەخت و پارێزگا باشووری شیعەنشینەکەی عێراقدا خۆپیشاندەران ئەو تابۆیان شکاندووە و بەشداریان کردووە لەگەڵ هەزاران خۆپیشاندەری دیکەدا و داوای گۆڕانی ئەم ڕژێمە دەکەن. لە یەکێک لە تابلۆکانی سەر دیوارەکەدا نووسراوە من نیشتیمانەکەم دەوێت.